ئایا دەتەوێت پاداشتی سەدان ساڵ بەدەست بێنی؟ دەتەوێت ملیۆنان خێر ببیتەوە لە ماوەیەکی کەمدا؟ ئەتوانی ئەمە بکەیت بە گەڕانت بە دوای شەوی قەدردا. خوای پەروەردگار فەرموویەتی ليلة القدر خير من 1000 شهر. مجاهید و ئەوانی تر گوتویانە کارێک تێیدا خێرترە لە خێری 1000 مانگ، واتە پاداشتی زیاتر لە 83 ساڵ تەنها لە شەوێکدا. هەروەها ئەمە شەوی لێخۆشبوونی تاوانەکانە. پەیامبەر درودی خوای لەسەر بێت فەرموویەتی هەر کەسێک شەوی قەدر هەستێتەوە و باوەڕی پێی هەبێ و بە هیوای پاداش بێ، ئەوە خوای پەروەردگار لە تاوانەکانی خۆش دەبێت. چ کاتێک مرۆڤی موسڵمان کاتی شەوی قەدر دیاری دەکات، شەوی قەدر لە یەکێک لە دەشەوەکانی کۆتایی مانگی ڕەمەزان دیاری دەکرێت. پەیامبەر درودی خوای لەسەر بێت فەرموویەتی بیدۆزنەوە لە دەشەوەکانی کۆتایی. حافیظی کوڕی حەجار لە دوای ئەوەی باسی ئەو بۆچوونانەی کردووە کە باز لە دیاریکردنی شەوی قەدر دەکەن، گوتوویەتی پەسەندترینیان ئەوەیە کە دەڵێت لە شەوە تاکەکاندایە و دەگۆڕێت لە نێوان شەوەکاندا، هەروەک چۆن لی تێدەگەن لە فەرموودەکانی ئەم دەروازەیە. و لە نیشانەکانی ئەوەیە خۆر بەسپی هەڵدێت لە بەرەبانی ڕۆژەکەیدا و تیشکی نییە. و لە گرنگترین کارەکانی شەوی قەدر زیندووکردنەوەیەتی بە شەو نوێژ و نوێژکردن، چونکە ئاستانەوە تێیدا مای لێخۆشبوونی تاوانە. هەروەها نزاکردن. عائیشە خوالی ڕازی بێت فەرموویەتی ئەی پەیامبەری خوا، ئەگەر بە شەوانی قەدر گەیشتم چی بڵێم؟ فەرمووی بڵێ پەروەردگارە تۆ لێبوردەیت و لێبوردنیشت خۆش دەوێ، لێم خۆش بە. ئای چه چاکە و بەخشندەیەکە لەلایەن خوای پەروەردگارەوە لەو شەوەدا کە باوەڕداران پێی دڵخۆشە بن. خوای پەروەردگار فەرموویەتی قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون.